سڵاتان لەبێ بابەتی هاوسەرگیری بابەتێکی هەستیارە و پێویستە بە هەستیاریشەوە مامەڵی لەگەڵا بکەین و جوانترین خۆشەویستی نێوان ژن و مێردە بۆ یەکتری و جوانترین پەیوەندیەکی هەمیشەیە کە لە نێوان دوو هاوسەرایە و بەڕێز و خۆشەویستیەوە لەگەڵ یەکە ژیانەکەن چۆن ئەم خۆشەویستیە دروستە بێ چۆن ئەم بەختەوریە دروستە بێ ئەم پرسیارانە لە بەشێک لە وڵاتیانەکەین و لەگەڵ ئەوەی شاپرسین چ تەمەنێک گونجاو بۆ هاوسەرگیری کچان لە چەند ساڵیە زەواج بکەن باشە و کوڕان لە چەند ساڵیە زەواج بکەن باش و گونجاوە ئەو هۆکارانە چین کە ژنومێر بەختەوەرەکەن کە پەیوەندیەکان بە جوانی ئەهێڵێتەوە کچ و کۆڕ چۆن بڕا لەسەر یەکتری بدەن گەنجێک ئێوەی هاوسەرگیری بکە پێوەرەکان چین کام پێوەریان ڕاستە بەشێک لە گەنجان جوانیان بەلاوە گرنگە بەشێکی دیکەشیان چەندین مەرجی تریانەیە وە کچانیش بە هەمان شێوە ئێمە ئەم پرسیارانە لە بەشێک لە وڵاتیانەکەین وەڵامەکانیش لەوانەوە بیستین بینەرمان بن با بزانینەوان چێڵێ لە تەمەنی 21 ساڵی 21 ساڵی بەڵێ چەند ساڵە زەواج کردو تقریبان 15 ساڵ دەبی ماشەڵڵا دەمێکە بەڵێ هێشتا ساخوێ خوا تەمەن درێژەکە گەنج لە چەند ساڵیە زەواجکە باشە بەڕێی من لە 30 ساڵی سی پێ ئەوە پێ زۆر نییە وڵا سی باشە سی کاملە کامڵە ئاوەڵە سی باشە ئەی ئەوانی لە 90 زەواج خۆیوانی لە 90 جواب زامەتە ئێستا زۆر بە کەمینە جاعت دێنن لەبەرەوەی تەمەنەکەیان مایە بەرگەی ئەو زروفە و ئەو ژیانەی ناگرن ئیدی کامڵبی باشتر کامڵبی باشترە بەڵێ عقڵ و لۆ کەس باشترە گە گچکەتریش بچێشێنێ بەڵام پیا و دایم کامڵتر بی 30 ساڵ چەند ساڵە زەواجکە باشمان لە 18 ساڵی باشە سەرگیری بکە باشە تۆ پێت باشە کچان شو بکەن بەشێ شێ گونجاوبووی کە کچی بیتێ وڵای ئەو کەسێک کە شایستەیە ڕاستی ینی کەسێک شایستەیە کەسێک بی نوێشکەربی کەسێک بی کاسبی کەسێکی خوا ناز بێ ئەو کەسە بە زەمیر بێ کەسێک بە زەمیر بێ وابزانم ژیانی زۆر باش دەبی لەگەڵی چکار کەسێک بە زەمیر بی ناتانی غەدر بکاتن جام چۆن بزانم ئەو کەسە بە زەمیر یانەسی بە وەڵاو شێر و خەتانەیە کەسایەتەکانیش دیارنا دیارە بە شەر دیارە ئینسان دیارە گەریستانە خراپی لە دوو ڕاهاوار دەکات خەرک دەیناسی ئێستا ڕوانێ من خەرک دەناسم باشە خەرک دەناسم خراپە ئەی تەوان دیارە باشە ئەی بۆ کوڕ چی کچێک گونجابووی کە هاوسەرگیری لەگەڵا بکە ماشەوە کچێکی ڕێک و پێک و عیجاب و باش بێ عایلەکی باش بی کچێک جوان پەروەردەکرابی مەرجەوەی حجاب نەبێ خراپ بێ نانانە بەوە نییە بەڵام عایلەکی دیار و باش بێ عایلەک بێ بنەماڵێکی باش ماڵەیەکی باش بێ بەڵێ بە خۆی خۆی بە هەماکات باش دەبی ئەگەر تۆ بە جوانی پەروەردەت کرد بێ ماڵەکە باش بێ کچەکەش باش دەبی ئینشاءڵڵا زۆر جوان بێ باشایان وڵی جوانی لەکرم پێوە نییە ئینسان باش بی جوانی یان زۆر باش بێ وڵا زۆر باش بی باشترە جوانی نا بڵێوان زۆر باش و زۆر جوانە کامێ هەڵەبژێر وڵای زۆر باشەکە هەڵەبژێر زۆر باشەکە بۆچی باشەکە یان تووشی کێشە نابی با هەر جوامی بەڵام کە ژیانت تار بوو لەگەڵی چی لەو جوانم بکەم بۆ گەنجاناڵێ ئەڵێن بەس جوان بێ خۆمان باش یەکەین وڵای من لەگەڵ ئەو ڕێیە نیمە باشە کرێ ناوەڵە یەک خراپ بێ هەر خراپە بەچ باش دەکرێت زەحمەتە بەڵام کە خودی خۆی باش و با ناشرین بی کێشە نییە تۆ لە کام تەڕەفەی هەندێک خەڵکمانێڵێ خۆ توش مەکە ژن مێنە هەندێکشمانەڵێ زوو ژن بێنی یەشتا درەنگە بە قورعان من لەو تەرەفم زوو هینامە کێشەشم نەبوو ئەلحەمدولیلا کێشە بە گەنجانەڵێ تو خۆتان توش کەنیان خۆتان توش نەکەن بابێنن باشە لەبەرەوەی زوو دەکەونە سەرڕێ و ماڵ و عاڵ و ژیانی کاملی خۆی زووتر منداڵی زووتر پێڕاگە باشترە نەک مەڵە کابرا 45 سارە ژنی نەهیناوە یان دەڵێ ناینم هەیە دەترسێ ڕسق لە دەست خوای گەورەیە بە بەرەکەتی زەواج کردووە بەڵێ بە تاکید بەڵێ بەرەکەت تێدایە زەواج ژیانت دەگۆڕێ نیوەی ئیمانە ئەو زۆر کاملە یعنی گۆڕانکارێک دروست بۆ بۆی زەواجی تۆ وەڵای گۆڕانکاری ئەوەیە هەندێک شت هەیە وەکو پێشتر ناتوانم بیکەم وەکو گەنجی شەوان تاخیر چوونەوە نییە مەسەڵەن ژیان ڕێکە بێتەوە ڕێکە بێ بەڵێ کاسبی خۆت دەکەی کێشەت نابی ئەگەر بنمونە ئەو ڕۆژەی کە بڕیار ئەی کە ئەتەوە هاوسەرگیری بکەیت مەرجەکانت چییە؟
مەرجەکانەوەی کەسێک بێ بە قسەی چی پێڵێن بە قسەی هاوژینەکەی خۆی بکات و لەژێ قسەی دەرنەچێت و بەڵێ گوێڕایال بێت و گۆرایال بێ بەڵێ چیتر هەرەوە ئەوە بەسە گۆرایال بێتەوە گوێڕایال بێت و چی پێڵێن توانای ماڵداریکردنی هەبێ ینی هەست بە پرسیارەتی بکە پرسیارەتی بکات چۆن پیا هەست بە پرسیارەتیەکە لە دەرەوە ئیشەکە هەوڵەیە ماندوو ئەبێ ئەوش بە هەمان شێوە ئیشەکانی ماڵەوە ڕاپەڕێنێ نەک پیاوەکە لە دەرەوە بێتەوە ئیشەکانی ماڵەوە خۆی بیکە لە ماڵەوە هەرداوای خواردنی فاستفوتی کرد ئەوە نابێ ئەو کێشەیە ئێستا زۆری جیابوونەوەکان لەسەر ئەو مەسەلانەیە ئەوە مشکیلەیە ینی خاتونێک دەوێ دەسڕنگینیش بێ و خانمی ماڵیش بێ ئینشاڵڵا خوای کاتە نسیبت مامۆساجان تۆ مەرجەکانت چییە؟ وڵی هەمان مەرجیەوە کۆپی پێست کۆفی پێیز ئەوە مەرجەکان ئەی بۆنە جوان بێ باش بێ مشکلە شەر جوانی نییە شەرتەوەی لەگەڵ بگونجە جوانی بەلاو گرنگە ئەوە بەلای هەموو کەسێکەوە بە گرنگە بە شەرتەوەی بگونجێن پێگەوەیەوە بەردەوە بگرێ تا چەند بە نمونە هاوکوفی و هاوشانی گرنگە بەلاتانەوە بۆ نمونە لە ڕووی مادیەوە لە ڕووی تێگەشتنەوە لە ڕووی خوێندنەوە وڵی شرد مادی معنەی نییە ئەی گرنگ نییە تۆ کەسەکە لێت تێبگا ئیتە تەواوە چۆن لێت تێبگە یعنی هەمان قسە و ڕاست یەکتان هەبێ بۆ یەکتری نەک قسەت کرد لێو تێبگە بێ ئارە دوو قسە لە کەسێکە ئینکار بێ مشکلەوە زۆر چکە خۆم ئینکارم لەبەرەوە تۆ ئینکار بێ بەدانەی بێنی وەکو ماس وا بێ ئینکار نەبێ لەبەرەوەی لێت تێبگا چی شتێک بەختەوەری دروستەکە واللهی جۆگرتن لە یەکتری بەختەوەری دروستە ڕێز و احترام لە بین یەکتریە لە بین دایک و باوکە تۆ ڕێز لە دایک و باوکە بگرێ و ڕێز لە تۆ بگرێ باشترین ڕێگاوەی بوو قەت بیری لە ژێنان کردوتەوە ناوەڵە بیری لێ بکەرەوە بەخوای جارێ زووە زۆر بەخوای خۆتان ئاسانکە تۆ بیری ناکرد پرۆسەرانەیە پەلە نەکا باشە وڵا پەلە نەکا بەس زۆر خۆشی تاخیر نەکا باشە چونکە ئەم ڕۆژە یعنی تۆزێک نوعێکە ئەبێ ئینسا بێ مرۆڤ چی پێڵێن پرسیاری خۆی بکە جۆن خۆی یەکلایی بکاتەوە دوای حەزەکانی خۆی نەکەوێت یەکسەر بەپە لە بڕیار بە دوای زەرەکات و جیابوونەوەی بەدووا بێت و زەرری گەورەی بەدووا بێت لەوە چێ و کەسە وای لێبێ جارێکی تقەت دڵی بڕای ئەوە نێتەوە کە ژن بێنێتەوە مرۆڤ بە جوانی بیر بکاتەوە اینجا بڕیار بدە و مەهەڵ بە چاوی سەر بڕیار مەیە چاوی مێشک ڕاستە ینی هەندێک شتەیە ڕووکەشە بە بڕیار دان لی پەشمان بوون مرۆڤەکانی ئەمڕۆ یعنی نواندنەکەن یعنی کەساتێکیان هەیە یعنی ماسکێکیان بەدەم و چاوەیە ئەو کەسە نین کە خۆیان لە ئەسڵا ڕۆڵیە بینن کە ئێنە دەرەوە کەسێکی تر خۆیان شانێن بۆیە ئەبێ ئێمە لە بنج و بناوانی کەسەکان بکۆڵینەوە ڕۆە ڕاستیەکەیمان بۆ کەشف بێ بزانین ئەو کەسە لەگەڵ ئێمە ئەگونجێت پێشوەختە ئەو شتانە بزاندرێ خۆشترەوەک لەوەی دوایی کە تۆ ژیانی هاوسەری پێکەن تقریبا 2 بۆ 3 ساڵە بێ ساڵێکە بێت تقریبا بزانم تەمەتان چەنە من تەمەنم 28 ساڵە لە چەند ساڵێ زەواج کرد لە 25 من 28 ساڵم لە 27 یا کردومە ڕانی ڕابوشین بەشکە لە وڵاتیان ئەمە گردووە ئەڵە نیگەشت لە تەمەنی 25 ساڵیە زەواجکا باش بەڵە بە تاکیت ئێوە پێتان وایە گەنج چەند ساڵیە زەواج بکە وڵی تر هەر کەسە لە تەمەنێکە بۆی گونجاوە هاوسەرگیری بکە ئەگەر بۆ گونجێ لە هەر تەمەنێکە بۆ بگونجێ ئاساییە تەمەنێ بێ کە بە خۆت ڕاست و خراپی خۆت لێک جاکیێوانە ئیتر ئاساییە والله لە تەمەی 25 بەرەو سەرەوە کامڵە بی غەڵەت ناکەی زۆر چاک و خراپی خۆ دەزانی یعنی زۆر ناتوانین غەڵەت کێ و کاتانە ئێوە لە ناو پرۆسەکەیان ینی خێزاندارن چی شتێک گرنگە بۆ ئەوەی کە بیکێ بە پێوەەر یاخۆت بڕیاری لەسەر بدێ بۆ هاوسەرگیری جوانی هەموو شتێکە ناخێ جوانی هەموو شتێک نییە لەبەر جوانی تەمەنێکە و کۆتایی پێدێ ڕازگۆیی بەشێکە لەو ژیانێکە هەڵێ بژێری بۆ خۆت و ڕێزگرتن لە یەکتری ئەم شتانە هەڵ بژێرین ئەو کەسەی کە حەزەکەی هاوسەرت بێ لەگەڵ تا بژی کەسە چۆن بێ ئەبێ ڕازگۆ بێ ئەبێ کەسێکی باش بێ ئەبێ بزانی بۆ خۆت چی کەسکە بە کەڵکی تۆ دێ کەسەکە ڵێ باش بەس بابوونە باشەکان لای تۆ چین باشەکان ئەوەیە کە بۆ منە ڕێز لێ بگرێ ڕێز لە عایلەکەت بگرێ ڕێز لێ بیر بۆچوونێ بگرێ ئیتر ئەم شتانە گرنگە بۆ ژیانەکە تۆ بتەوێت لەگە کەسێکا بژی ئەگەر تۆ گریمان هاوسەر نییە
بتێ زەواجکەی چی کەسێک ئەەکەی بە هاوسەری خۆ ئەنی مەرجەکانی تۆ چییە؟ کەسێک ڕازگۆ بێ لێبوردە بێ ڕێزی کە سوکار و چوادەورە بگرێ ئەم کەسانە بڕیار لەسەر جوانی نایی جوانی کاتیە بڕێتەوە ڕازگۆی و لێبوردەی ئەوە ئامێنێتەوە جوانی ئەمی کاتی و تەواو بێ تا چەند بۆ گرنگە ئەو ئافرەتە قەنەعاتی هەبێ ئەبێ قەنەعات لەگەڵ هەموو بارودۆخێک و هەموو زروفێکە لەگەڵ تا ئامادە بێ بژی بەڵێ چی شتێک پەیوەندی نێوان ژن و مێرد جوانەکە بەختەوەریانەکە دڵخۆشیانەکە وەک پێم کوتی ڕێزگرتن بنەمایەکی سەرەکیە کە بۆ ژیانی هاوسەرەتی ئەگەر ڕێزگرتن نەبێ ژیانکردنیش بەیەکەوە نابێ تۆ ئەگەر کەسێک ڕێزت لێ نەگرێ تەبعاً ناتوانێت تۆش قبول بکە ئەمە زۆر زۆر گرینگە مان ڕێز پەیوەندی نێوان ژن و مێرد زۆر بە جوانی هێڵێتەوە لێبوردە من بەرامبەر یەکتر ئەبێ ڕێزە بێ لێبوردەی بەرامبەر یەکتر ڕێزی یەکتر ڕابوە چوونە هەموو شتێکی یەکتر قوبوڵکەیت و ڕێزی یەکتر بگری السلام ورحمة الله براجع باشی برای بەڕێزم هاوسەرداری بەڵێ الحمد لله بەختەوەتان کە ئینشاءالله مامۆستاجان چی کەسێک باشە بۆی کە هاوسەرگیری لەگەڵا بکە ینی چی کەسێک گونجاوە بۆ هاوسەرگیری گەنجێکە بیا هاوسەرگیری بکە پێوەرەکان چی من لای بەڵێ برای من بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسوله الأمين خوي پێغەمبەر گیانە فەرمێ صلى الله عليه وسلم خەڵکی بۆ چوار شت ژن و مێردایەتی و هاوسەرگیری ئەکەن بۆ ماڵ بۆ ناو بۆ حەسەب باشە بۆ خانەوادە بۆ جوانی و هەروەها بۆ ئیمان ئەفەرمێت تۆ ئەوە هەڵبژێرەکە ئیمانی هەیە ئیماندارەکە لەمی باشترە بەڵێ الحەمدولیلا ئەو کەسەی ئافرەتی ئیمانداری بەنسیب بێ ئەزانێ ئافرەتی ئیماندار چەندە نیعمەتە جا ئەفەرمێ دوای ئەوەش تەریبەتیە تاگواتە دەست بە خۆڵا بچێ واتە خوا ڕزقت بدا ئەو کەسێک کە ئافرەتی ئیماندار ئەهێنێ ئافرەتی داپۆشرا و بە حیا و حورمەت مارە ئەکات خوای تەعالا ڕزقی زیاد ئەکات ئیتر دروستکەری ئاسمان و زەوی و هەروەها بەڕێوەبەری ئاسمان و زەوی هەمووی خۆیەتی تۆ شوێن بەرنامەکەی ئەو بکەوی معلوم کە ڕزقت زیاد ئەکات و خێر و بەرەکە دەڕژێنێ بەسەرتا ئافرەتی ئیماندار بەڵێ بەرەکەدارە بەڵێ بنص حديث بيغمري خواه صلى الله عليه وسلم كأفرمي فاظفر بذات الدين تربت يداك دست بخولاب شوات خوارس قد بدا خوارس قد زياكات تو أوها البجيرة دين دارة كإيمان دارة ئەگە تۆزە جوانیش بێ جاخۆ نەمانە تۆ ناشیرین بێ ئەگەر خوا بیدا جوان بێت و ئیماندار بێ ئەو فەبی هاوە نیعمەت پێوەری یەکەممان وەکو گەنج ئیمان و ئەخلاق و ڕۆژ لە پێشەوە ئیمانەکە چاو ببریتە سەر ئیمانەکە چونکە ئیمان برای بەڕێزم ئەگەر جوان بێ خانەوادەی هەبێ دەوڵەمەند بێ دەسەڵاتیشی هەبێ سبحان الله کە بە حیا و حورمەت و بە ئیمان و بە شەرمشکۆ نەبوو ئیسیفادەی لێ ناکەی زۆر کەس هەیە خێزانەکەی جوانە بەڵام چونکە لەگەڵی ناگونجیە و لەشت تێ ناگا و بە پێی شەرعی خوای پەروەردگار ناڕۆن بەڕێوە خۆشی لە ژیانیانە نەماوە وابەستەبوونی ئینسانەکان بە گیرۆدەبوونی ئینسانەکان پەیوەست نییە بە جوانیەوە تۆ لەوانەیە بۆ منە سەرەتا بڵێ جوانە من ئەمە بەردەوام هەڵەکەم لەگەڵیا بەڵام سەرئەنجام تەبیعەتەکان ئینسان گرەیە بەیەکەوە ئەویش ئەگەر لەسەر ئیمان و تەقوا بێ ئەوە باشترین شتە بەشێک لە گەنجان هێندەی تەرکیزیان لەسەر جوانیە تەرکیزیان لەسەر ئاسی سەقافی و ئاسی دین و ئەخلاق و ئاسی معرفی کەسەکە نییە تا چەند هەڵەیە ئەو کەسەی کە ئیماندارە جوانیشە چونکە وەکو وتمان ڕەوشت ئینسان جوان ئەکات بە دەرەجە یەک ئەگەر جوان بێ و ئیماندار بێ ئەوە خۆ باشە خراپ نییە کەی ئیشەڵا بیزەوجێنی وڵی زروفی ژیان ئەوە بڕوا ناتوانین بیزەوجێنین بۆچی ناتوانانی بیزەوجێن ەوەی کار و کەسابەت نییە منێکی گەنجێکی وەگو من کە خەریکمە ماعیشەتی ژیانەوە بەڕاستی پارەمان بۆ بەیان ناگرێت ژیانیان قورس کردووە ئیتر
ئەوەی ڕاستی بێ ناتوانانی کە زەواز بکەی چووکە لەبەرەوەی ژنانان ئەرکە قورسە ئەمە یەک دووەمانم جار من گەنجێکم هیچم بەناوە نییە دابێ بە سڵتی بمێنیتەوە زۆر باشترن جا خۆ تۆ هەرو تۆوانی زۆربەی گەنجەکان وان دەوەڵی تر هەبێ هەمومان وا ڕایکرد زۆربەی گەنجەکان گرفتی مادە و بێکاری و دانەمەزراندنیانەیە و حەزشەکەن زەواجکەن تۆ لەو کەسانی کە ئەگەر وەزع باش بێ بۆ بگونجێ زەواجەکەی وڵای من کردم و جیاش بوومەوە هەرەوەڵە ئیتر تجربەت هەیە تەرجوبەمەیە بەڵێ بەس بەخێو ناگرت قورسە هەرەوەڵە بەڕاستی ژیانیان زۆر قورس کردوم حکومەتە ژیانیان زۆر قورس فەتی ترک بڕەخسێ ئیش و کارە هەبێ و کەسی باشە دەستکەوێ بڕیاری هاوسەرگیریە دەی زۆر باش لەبەرەوەی هاوسەرگیری خۆشە من ناڵم خۆشنی هاوسەرگیری زۆر خۆشە و منم پەیامەی ژاڕاستیم گەنجە بە ڕێزاناگەم بەڕاستی ژنان خۆشە بەس کاتێک کە سیارە و پێ بێ پارە و پێ بێ خانی خۆشە هەبێ ینی ئەگەر هەتا دۆخی مادی و باش نەبوو نەیێنی هەتا دۆخی مادی و باش نەبوو نەیەنی باشترە ئەوەی ئەڵێن خوا ڕەزاقە خۆی گەورە ڕاستە ڕزاقە بەس خۆی گەوراڵێ لە تۆ حرەکەت لە من بەرەکەت حرەکەکە نیە حرەکەکە نییەگە حرەکەش نەبوو پێویست ناگە ئەیتر زۆرداری بکەی لە ئانێشتە باشە ئەوە مانزانانی ینی بەشێکی زۆر لە گەنجان گرفتی مادەیانێ بۆی ناتوان هاوسەرگیری بکەن ئەگەر بڕیار بێ هاوسەرگیری بکەی تۆک و گەنجێک چی کەسێک ئەکەی بە ژنی خۆ بە هاوسەری خۆ بە خێزانی خۆ پێوەرەکان چین ئەو مەرجانە چین کە تۆتە وڵایەتەوە مەرجانە ئەوەیە ئافرەت ئێستا داوای ئاڵتونی زۆرەکە بەڕاستی داوای ئاڵتون زۆرەکە ئەڵێکە سیار و نەبێ خان و نەبێ شتێک نەگەی بەناوی منەوە منی زەواز ناکەم جامە شتێکی باشە وڵی تر کچێوا بڵێ مەکەی خۆشەویستیە وڵی ترەوە خۆشەویستی نییە بەڕاستی ئەوە شتێک ئاگەڕێتەوە سەر غورور و منەتی ئەم میسانەکە هەست بەوە نەگا کە دەست بە ژیانێکی تازە ئەگا بەڕاستی لەبەر ئەوەیش گەنج ئیتر دوورەگەوێتەوە لە زەواز زوورەگەوێتەوە لەبەرەوەی من برادرم هەیە خواگەی لێ 200 مسقال مارەی بۆ کردو 200 مسقال ئارە وەڵی برادرم هەیە 200 مسقال مارەی بۆ کردووە مسقال بەچی پێیاگرێ وەڵی تر خوانەگە شتێکی شوێتە بینیانەوە بەڕاستی مشکلە تووشی مشکلە بنەردوولە باشە ئەگەر کچێک داوای ئاڵتونی زۆری کرد ئێمە بووی بکەین لەبەر بڵێن خۆشمانێ لە دەستمان نەچێ یانە بێ لی دوورکەینەوە بڵێن ئەگەر ئەو ئێمەی خۆشەوە بۆ چیەوە ئاڵتون داواکە خۆشەویستیەکە جیاوازترە لە معانەتی ژیان چکە بەڕاستی معانەتی ژیان وەو لێگا کە ئاز بۆ خۆشەویستیش نەکەی جا خۆشەویستی دایم من پێم وتومە لە پێش پارۆ سەرۆ دو سامانەوەی ئەگەر ئینسانە تۆی بەڕاستی بیوە پارۆ سەرۆ دو سامان هیچ نییە بۆ ئەوە ڕاستە ئەڵەن ئەگەر کەسێکی خۆش بووە بە ئەڵلقەیەک پێی ڕازێ بێ بەڵێ من زۆر برادرمە باڵقی زەواجی کردو سپاس بۆ خۆیان سێش مرتاحن و لە ماڵی خۆشیانە الحەمدولیلا بەزی درەوان خۆشەویستەکەی هەردوو لە ڕازگویانە بووە یعنی کچەکە دەستکە بە ئەڵلقەیەک پێت ڕازی بێ لەم دەقیانەوەڵە جارە ناتێ بڕێ وەڵا جارێ بڕیاری خۆش پم دەیەوە ئارەوەڵە لە چی تەمەنێک هاوسەرگیری بکرێ باشە وڵاهی لە تەمەنیە پیاوێکی بە تەمەن قسێکی زۆر جوانێ کرد ئەیوە گەنج لەگەڵ ڕێزم بۆ هەموو گەنجێک و بۆ هەموو کەسێک ئەیول تا 19 ساڵی عقلی کەراتێکی تایە تا 20 ساڵی یعنی بۆ منە ئەگەر بۆ منە گەنج لە 25 ساڵیە ژن بێنێ بەپێی زروفەکەشە هەیە توانێ ئیمکانەتی هەیە ئیمکانەتی باشە بۆ منە لە ماڵی کەس و کار و باوکۆمانە خانویان بۆ دامین کردو کێشەی نییە بۆ وەکو ئیمکانێت بەڵام وەکو تریشیان وەکو سەربارەت بە بێتۆ سەر عقلیەت لە 25 ساڵی زۆر باشە 25 ساڵی چکە ژن هێنان نیوەیمانە حتمما ئێمە پرۆسەیە سەرگیریمان بینیەوە بەڕاستی هەتا نەچیتە ناو پرۆسەیە نازانی چەند نحمەتێکی باشە بەڵام ئەلمهم تۆ کەسێکی باش ببێ بە ڕاستەکەشی کەسێکی باش بێ ئەوە مهمە خۆی لە ساڵی چەند هاوسەرگیری و کردیانی ئەو کات تەمەنە چەند بوو تەمەن 30 ساڵ لە 30 ساڵی بەڵێ لە 30 ساڵی هەرم بەڵام وەکو هەنێشتی تر وەکو ئیمکانێت چێ نەمتوانی بێ هێواش شێواش بۆ شتەکان بۆ ئەوەی کە بزانم بەرنامە ژیانی خۆم چییە هێوا شتەکانم پێکهێنا و ئیتر ئەو کاتە ئامادە بۆ مافسەرگیری بکەم تۆزە ناڕەحەتە سەرچی پیاوەرێک بڕیاری هاوسەرگیری بدەین باشە گەورەکان چی بێ سەبوونە گەنجەیە ئەڵێ حەزەکەم بەدین بێ هەیە ئەڵێ مێ جوان بێ حەزەکە چای وابێ باڵای وابێ بنە ماڵەکەی وابێ بڕوانامەکەی وابێ کامیان ڕێگا دروستەکەیە بۆی کە کەسێکی باش هەڵبژێری خۆی قسێک هەیە کۆن زۆر قسێکی جوانیشە من ئەو تەجروبەیەم بینیوە ئەڵە دایک ببینێ و کچ بخوازە
ئەمە بە بەلاشە قسانە نەوتراوە حتمما لە جێی خۆیەتی بەڵام هەنێک گەنجشمانی هەنێک کەسیشێ سەری جوانیەکە جوانی شەر نییە تۆ ئەبێ بەڕاستی لێ بپرسی بزانێ و بنەماڵە چێە و ئایلە چێە هەڵسو کەوتیان چێ چۆنن چۆنین بەڕاستی هیچکە بەڕاستی هاوسەرگیری ئەمە هەفتەیەک نییە تو هەتا مردن لەگەڵ تا ئەگەر بە عاقلی بچی بە دوواداچوونێکی باشی بۆ بکەی ئەوانش بە دوواداچوون بۆ ئەو کەسە بکەن کە کچی ئێنەیانەوەی کە ئەو کچی ئەو ماڵە ئەخوازێ ئیتر بەڕاستی ئەو کاتە ئەکەوێتە شتێکەوە بێترس ئەی هەنێ بەڵام ئەگەر هەر تۆ سەری جوانی کەیت و بڵێ و ماڵە ئەوە جوانەوە ئەوە تۆزێ خەتەرە بەڕاستی خەلەرە ئەو لەناو پرۆسەکەی جوانی هەموو شتێکە ناوەڵا جوانی هەموو شتێک نییە ناوەڵە جوانی هەموو شتێک نییە جا جوانی هەموو شتێک بووە ئێستا زۆر کەسەیە خێزانەکەی جوانە بەڵام بەڕاستی لە دڵی خۆیان هەزار جار بە نەعلە تێگا لەگەڵ ڕێز بە چۆن ئارە وەڵاوە ئای دۆ تەبیعات و کوڕە لە زۆر شتا جوانی شەر نییە جوانی ئەوەیە زۆر کەسە بینن جوانە و بەڵام ناخێکی بۆ گەن و مامەڵەکردنایە ئارە وەڵا ینی هەنێک کەس هێرش ناتوانیم نە بڵێ خراپە نە بڵێ باشە سەیرەکەی کەسانێک هەیە ئێمە بۆ نمونە نەمان ناسیون لە عاڵەتێکە کە بۆ بە هاوڕێمان وەکو شکلوشت جوانی تیان نەبووە جوان نەبووە بەڵام بەڕاستی ئەمە نە کەسێکی باش بووە ئەمە نە تەبیعاتێکی جوانی هەبووە یعنی ئەو تەبیعاتە جوان و ئەو کەسایەتێ باشە ئەومەنە جوانی کردووە ئیتر بەڕاستی هەیە گە ڕۆژێک نەیبینێ ئەڵێ شتێکی لێوەن بووە ئەمە زۆر دەوریەیە چکە جوانی شەر نییە اینجا بۆیە لەم هیوادارم بۆ ئەو گەنجانە ئەوە نەکەون ینی حەقلیان نێنە دەستی تر ئەکە چون بۆ ژن خوازیۆمانە ئەوە ئەبێ ئاگادار بن چۆن چی هەڵەبژێرن اینجا سەر بڕیار نێن بەداخەوە ئەو ئاڵتونەوە بەرز بۆتەوە و هیوادارم بۆ ئافرەتانیش من سوپاسی خێزانم ئەەکەم کاتی خۆی یعنی وتیان بەڕاستی لە بەر قسەی خەڵک من دەمیسقالیان پێکردم ئاڵتون جناوەتیانە وشمان پێ ناکردی بەڵام لە بە قسەی خەڵکو و تۆ خەریکی خانوویت و ئەم شتانە مادام وەسفیان کردوی کەسێکی باشی ئەوە بۆ ئێمە هەموو شتێکە ئەوە زۆر هەندێک دایک و باوکێ مەعمەلی ئاڵتونەکە لەگەڵ بانموناڵێ لەوەنە کەمتری نایەم و ئەبێ ئەوە نەمسقاڵی بۆ بکرێ سەیری من کە ناوی بەڕێزت کات ئارشم کاگاریژەشت دەیە ئێستا زۆر جار کە کەسێکە چێ بۆ ماڵی ئەو کەسەی و ئافرەتی کە بۆ نمونە ئەگەر دایکی هاتە پێشەوە زۆر قسەی کردو من کچەکەمەوەها زۆرەها بە شان و باڵی هەڵا بەخوا ئیتە دوورکەوێتە باشتر ئارە وەڵا یعنی قەیناکسی خۆیەتی خۆشەوێ ئەمانە بەڵام ینی بەڕاستی تۆ ئێستا من خێزام لای خۆمە ئەتت باوکە دایکە ئەمە حەقیان نییە من خۆمە زانژیانی خۆم چێ و چی نییە بەڵانەو حاڵەتەیە کە هاتە سەر ئەوەی چی بۆ بکەین و چی بۆ نەکەین و اینجا ئەوەنە ئاڵتونەکە کە ئەوە شەر نییە یعنی تۆ ئەو ئافرەتە ئەی بە کەسێک ئەلمیهیم ڕێکوپێک بێ ئیشکەر بێ کەسایەتی بە ئەخلاق بێ ناو خەڵک خۆش کورد ئەوە زۆر مهمە لاقی بە تەمەنەوە نەیە لاقی بە گونجانەوەیە گەنجێک لە تەمەنی چەند ساڵی ئاوتەگیری بدا کا باشە واللهی 25 ساڵ 20 بۆ 25 ساڵ 20 بۆ 25 ساڵ بەڵێ ئەی تۆ وەڵا ئەو 25 باشێتی ئەو پەڕی باشە بەڵێ وڵا 19 و 18 ساڵی ژن بێنێ ئەزانی چۆنە لەم خۆی درەنگ هەتا بۆ بکرێت زوو بێنی ئەگەم ژیانی باش بێ گوزەرانی باش بێ کەسابەتێکی باشە بێ هەتا زوو بێنی باش بە حەقەدارەوە لە چەند ساڵی زەواجە کرد من لە 25 من لە 21 ساڵ 21 ماشەڵا گەنج بوویتە ژنێ ناوە ئێستا زەواج کەمەکرێ هەندێکیان و کارەکەی بۆ گەڕێنەوە کە کەسابەت نییە یعنی ئەمە هەمووی دەلالەتە بۆ ژنێنان تۆ کە شوێن ئیش و کارێکی باش هەبوو کابرا کێشەی نێژنێ خۆ تۆ هەربی ئیشکی تێگەی باز کە تۆ خان و ماڵی نەبوو جێوڕێ نەبوو بەڕاهاستی بی لاوە ناکەیتەوە تۆ ناتوانانی بژێوی ببیت ماڵ و ماڵی بەربڕێەوە وڵای لەسەر هەموو شتێکەوە ئێستا ئەمڕۆ گەنج ئیشی نییە ئیشی نییە کابرا کە ئیشی نەبوو ناتوانێت بچێتە بڕێدەری کابراوەتی ژنیشی بۆ نایە یعنی کە تۆ ژنی هێنا ئینسان مەسرەفی هەیە ئەبێ یعنی حسابی هەموو شتێ بکەی ئەچی خانووی ناتوانە بچێتە خانووی کردەوە کە ئیشن نەبوو یعنی ئەمانە هەمووی ڕەچا بە حسابی ڕەچاوی ئەوە بکە کابراکە ئەگە بەزانینی وازی باش بێ لەوە باشتر نیە ئینسان دوژن بێنێ ئەچێتە ماڵی خۆیەوە عنی ئەمە خۆشە بەڵام کە تۆ زۆر باشە پرسیارێکترتان لێ بکەم
ئێستا گەنج کۆمەڵە گەنجێکمانەیە ئەنی هاوسەرگیری بکەن هەرێکی و پیاوەری خۆی هەیە ئێوە ئەو تەجروبەیەتان کردو لە ژیانەوە هاوسەرتانەیە ئەو گەنجانی کە زەواجیان نەکردووە چی کەسێک گونجاو بووی کە بڕیاری هاوسەرگیری لەگەڵا بدەن هەیە پارەی بەلاوە گرنگە هەیە شەهادا هەیە جوانەکەی بەلاوە گرنگە یعنی کێ گونجاو بۆ هاوسەرگیری پارە هەموو شتێک نییە ئینسان شخصیات و کەسایەتی خۆی لەگەڵ پارەیە نابێ بگۆڕێتەوە هەیە جوانی چییە جوانی هەیە چەنەها ئافرەت هەیە جوانە بەڵام وەکو تەبیعەت وەکو هەڵسوکەوتی هیچ جوانێکی تیانی ئینسان جوانە وەڵی کردەوە جوان کردەوە ینی کردەوە بەڕەوشت ئینسانی بەڕۆشت کردەوە شتێکی جوانە بۆ ئینسان تۆ گەر ژن بێنی بۆ کوڕەتەیە کوڕێک تازەم بێ شڵا گەورە بوو ژنە بۆ یەنا حەزەکەی کێ بکەی باوسەری ئەو پێوەرانە چین بیکەیت بە بووکی خۆ ناتوانم ئێستا ئەمڕۆ وەکو ساڵانی زۆر نەماوە ئێستا هەتا تەمەنی خۆشم لەوانەیە باوکم ڕەچاوی کرد بێ بووتە یەکی اختیار کردایە بەڵام ئێستا ناتوانی پێشنیازی تۆ بۆ گەنجەکان بۆ مناڵی خۆ بۆ خەڵکی وڵی ئێمە الحەمدولله مسلمانی ئێمە لەسەر هەموو شتێکەوە ئەبێ چێ بکەین دایم ئێمە ڕەچاوی کەسێکەکەی یان کەسی دیارریەکەین کارەکەم خۆمان بەدڵمان بێ خوۆش بەدڵی بێ ئەوە شتێکە کە هەمومان ئەبێ ڕەچاوی بکەین وەکو مسلمان هەم لە جلوبەرگا هەم لە ڕەفتارە هەم لە کردارە یعنی ئەمان لەسەر و هەموو شتێکەوە چیشتە پلەی یەکەم بێ باشە وڵا خۆی تەبەن ئیمانەکە هەموو شتێدا بۆ شراو بێ تەبەن ئەڵە تەبەن ئیمان وڵی ئەو مسلمانین جا تۆ ئەگەر تۆ ئینسان کە چەندێک تەمەنێکە مسلمان نەبوو بڕواکە بە هیچ ناچی حەچەنێک تەمەنێ هەبێ کە مسلمان نەبووی بە هیچ ناچی ئیلا ئیمان ئارە وڵی سپاس بۆ خۆی گەورە مسلمانین ئەوەشی کە تۆی ئەخوازی ئافرەت حت مسلمان لە خواترز بێ و شتێکی باش و گونجاو بڕواکە زیاتر ئەگونجەم بێکەوە کەسانە تۆ نیەتی پاک بێ لەگەڵای شەڵە ئەگە تۆ مسلمانی بۆ نیەتەی شەڵا پشتیوان بەخوا خۆی گەورە کاریشی بۆ ئاسانە ئینشاءڵڵا کاری هەموو گەنجی ئاسان بکە یەک پرسیارێکی ترتان لێ یەکەم ئێوە پێم بڵێن چی شتێک پێیوتی نێوان ژن و مێرد پتەوەکە و بەختەوەریانەکە و دڵخۆشیانەکە و کارێکە بێکە کەسیانە کەسان پەشمان نابنەوە چی ئەو شتانە وەڵاهی پتەوکردنی بینی ژن و مێرد ڕازگۆییە ڕێزگرتنە ڕێزگرتن بەڵام ئەمڕۆ ڕێزگرتنیە گوانە کە وا لە کەسەکە بکانی هەموو شتێک وەرچە بڵێ لێ ترسێ تێگەی ئەمڕۆ ئانی زۆر کاتۆ ڕێز لە بەرامبەرەکەتەکەی وە ئەزانی لێ دەترسێ ئەینە خۆی ڕێزگرتن شتێکی جوانە و شتێکی بەڵێ ئەبێ ینی ڕێز یەکتری بگرن ئاڕەوەڵە ئەی تۆ وڵاهی لەسەر هەموو شتێکەوە ڕێز و خۆشەویستی کە خۆشەویستی نەبوو شتێک چەند دەربڕینی خۆشەویستی گرنگە بۆ ژنەکە و وڵاهی بەرامبەرەکە دەزانێ بەرامبەرەکە جاری وە هەیەتۆ لەگەڵ ڕێز نایە هەنێک کات دەربڕینێکی زۆر لەوانەیە دوایی پەشیمانی بدوایەوە بێ بەڵێ دوای پەشیمانی بدوایە بەڵام هەشت و حەدی خۆی حەدی خۆی ئەرەوەڵا دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس دەستان زۆر سپاس بێگومان خەونی هەموو کچ و کوڕێک ئەوەیە کە تێکەڵ بە خانەوادەیەکی باش بێ و لی پەشیمان نەبێ ئاوەتی هەموو کچێکەوەیە کە تووشی کوڕێ بێ کە گرنگی پێ بدە نازی هەڵگرێ و خۆشەویستی بەسەرا ببارێنێ و ڕێز لە دایک و باوکی بگرێ و حرمەتی خانەوادەکەی بگرێ و بە پێچەوانیشەوە و بە هەمان شێوە کوڕیش ئەیەوێت کچێکی دەست بکەوێ بە ئەخلاق لە خانەوادێکی باش لە دایک و باوکێکی باش ئەمەش هەوڵێوێت ئەوەیە کە گەنج لە خۆ بڕیار نییە بەپی ڕابۆچینی بەشێک لە وڵاتیان ئەوان ئەڵێن ئەگەر کچەکە دین و ئەخلاقی هەبوو وەغە لە خانەوادێکی باش بوو ئاسی سەقافی نزیک بوو لە ئاسی سەقافەتی خۆتەوە ئەو کاتا توانانی بڕیاری هاوسەرگیری لەگەڵا بدەیت ئەوان ئەڵێن تەمەن پێوە نییە بۆ بەختەوەری کەسەکان ئەوان ئەڵێن گونجاندن ڕێزگرتنی یەکتری و قبولکردنی یەکتری و خۆشەویستیان بۆ یەکتری ژیانەکان جوانترەکە بە ئومێدی ئەوەی کە ئەو گەنجانەی کە هاوسەرگیریان نەکردووە خوا کەسی باش و چاکیان مەنسی بکە و ئەوەنشیان کە هاوسەرگیریان کردووە هەمیشە تەباو بەختەوەر بن و پڕ بن لە ئارامی لە بەختەوەری